سەبارەت بە دوایین بارودۆخی جەنگ لە رووسیا و ئۆکرانیا هاوکات تەقینەوەی ئەو پردە کە بەڕێڕەوی گواستنەوەی چەکی رووسیا بۆ ئۆکرانیاشدا دەنرێت بە درێژایی 19 کیلومتریش نیمچە دوورگەی کریمیا بە رووسیا دەبەستێتەوە. دەبارەی دوایین زانیاریەکان و هەروەها گۆڕانکاریەکان قسە دەکەم بەڕێز دکتۆر ئیقبال دوورە، چاودێری سیاسی لە مۆسکۆوە لەگەڵم دەبێت. دکتۆر، ئەم کاتت باش. تەقینەوەی پردی کەرج کاردانەوەیکی زۆری لەلایەن رووسیاوە لێ کەوتۆتەوە، هەردوو لای یەکتری تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی ئەو کردەوەی تەقینەوەیە. پێتان وایە ئەمە هیچ لە ڕێڕەوی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا دەگۆڕێت؟ لە ڕاستیدا ئەو جەنگەیکەوە لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەردەوامە وا دیارە زیاتر خوێناوی دەبێت. هۆکارەکەشی تەنیا ئەم ڕووداوەی ئەوڕۆ نییە. لە هەمان کاتدا ماوەیەکە وڵاتانی ئەوروپا چەندین بەڵێنیان بە ئۆکرانیا داوە کە خۆی لە چەک دەبێنێتەوە و دوورمەودان چەکەکانیش. بۆیە ئەمە بووەتە هۆی کاردانەوەی لەلایەن رووسیاوە و رووسیا ئێستا ئەم چەکانە بەکاردێنێت بە شێوەیەکی فەرمیش. باسی ئەوەی نەدەکرد کە ئەم چەکانە بەشێک لەم چەکانە بەکاردێنێت، بەڵام ئێستا کارتەکە لەدەست رووسیادایە و رووسیا زیاتر لە پێشە لەم بارەیەوە و بۆیە خاڵێکی ئەرێنی بۆ رووسیا بووە و دەڵێ ئێستا دەتوانین ئێمەش هەموو جۆرە چەکێک بەکاربێنین بەرامبەر بە ئۆکرانیاوە. تا ئەگەر ڕووداوەکەی ئەمڕۆی کرێم نەبوو بە هەر ئەم هەمان ئاراستە بوو کە بۆ چوونەکان بەرەو ئەوەن شەڕەکە بەرەو خوێنانی هاوکات لە تەقینەوەی ئەو پردە لە ئەمڕۆ لە کریمیا لە نیمچە دوورگەی کریمیا رووسیا دەڵێت کە هەناردەکردنی دانەوێڵە لە دەریای ڕەشەوە بۆ ئۆکرانیا ڕادەگرێت و دژ ئەو ڕێککەوتنەی کە لە نێوانیاندا هەبوو پابەندی نابێت. پێتان وایە ئەم هەڵوێستەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئاوێت گوشارێکی دیکە دروست بکات سەبارەت بە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە؟ پرسێکی سەرنجڕاکێش هەیە. لە ڕای گشتیدا رووسیا زیاتر لەوەی ئۆکرانیا دەیکات، رووسیا خۆی دانەوێڵەی خۆی دەفرۆشێتە جیهان. بۆ نمونە ساڵی ڕابردوو زیاتر لە 40 ملیۆن دانەوێڵەی فرۆشتوە رووسیا. واتە رووسیا بابەتی سەرەکی رووسیا تەنیا فرۆشتنی ئەوە نییە، بەڵکو پێشنیازکران و پەسەندکرانی هەندێک مەرزەکانی خۆیەتی بۆ ئەو لەلایەنێتەوەی گرتوەکانەوە پەسەند بکرێت. واتە هەندێک پرسی جیاواز هەن و هەندێک خاڵی جیاواز هەن دەیەوێت ئەمانە بەسەریان دەبسەپێنێت. بۆ نمونە بانکێک هەیە لەبارەی بانکەکەەوە دەیەوێت ئەو گەمارەیە کە لەسەر بانکە رووسیەکە هەیە هەڵی بگرێت. واتە لە ڕووی ئابووریەوە دەتوانین بڵێین ڕێککەوتنەکە لە ڕووی ئابووریەوە بۆ رووسیا زۆر شتێکی گرنگ نییە. شتی دیکە هەیە بە تایبەتی دوای لووتکەی ناتۆ، پشتگیریەکانی وڵاتانی ناتۆ، هەروەها ئاراستە گۆڕینی تورکیا بەرەو ناتۆ، هەموو ئەمانە بووەتە هۆی ئەوەی کە بڕیارێک دراوە لە رووسیا و ئێستا بڕیارێکی لەم زۆرەی داوە. لە ڕووی ئابووریەوە رووسیا زیانێکی زۆری بەرناکەوێت. زیاتر ئۆکرانیا ڕوبەڕووی شکستێکی گەورەی دەبێت کە زیاتر لە 500 ملیۆن دۆلارە. بەڵێ لە ڕووی پرێستیژیشەوە رووسیا لەوانەیە زیانێکی پێ بگات و لەوانەیە وا ببینێت کە رووسیا بۆتە هۆی ئەوەی وڵاتانی ئەفریقا دەستیان بەدانەوێڵە ناگات. بۆیە لە ڕووی ئابووریەوە رووسیا زیانێکی زیاتر لە 16 مانگەم شەڕە بەردەوامە. گۆڕانکاریەکان خێران هەڵگەڕانەوەی کاتی گروپی ڤاگنر لە رووسیا بەڕێوەچوونی لووتکەی ناتۆوە دڵنیایی نەدانی تەواوەتی بە سەرۆکی ئۆکرانیا بۆی کە وڵاتەکەی بێتەنجام لە ناتۆ. هاوکات وەکو ئاماژەتان پێکرد گۆڕینی ئاراستەی تورکیا بەرەو ناتۆ. هەموو ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر ئەنجامەکانی ئەم شەڕە دەبێت؟ چی بەسەر دێت لە کۆتاییدا؟ رووسیا هەنگاوی بۆ دواوە نانێت لەو قۆناغێکەوە لە داهاتوودا هەیە. خۆتان دەزانن ئێستا ئۆکرانیا دەستی بە هێرشی پێچەوانە کردووە و سەرکەوتوو نەبووە. واتە ئەو سەرکەوتنەی کە ڕۆژاوە چاوەڕێ بوو نەیتوانی
بۆیە لە ڕووی سایکۆلۆژیەوە رووسیا ئێستا پێشەنگە و پرسیارەکە ئەوەیە ئاخۆ رووسیا هەنگاوێکی دژی ئۆکرانیا دەگرێتە بەر یاخود ئاگەر بێت و ئەو هەنگاوە بگرێتە بەر ئەو کات ئاراستەی جەنگەکە دەگۆڕێت و لەوانەیە رووسیا سەرکەوتنێکی چاوەڕۆن نەکراو بەدەستبێنێت بەڵام بە بۆچوونی من هێرشەکانی ئۆکرانیا ئەو هێرشانەی کەوا کراون سەرکەوتوو نەبوون شتێکی وا دێتە ئاراوە کە لەوانەیە ڕێککەوتنێک هەبێت چونکە بەپێی بۆچوونێک مۆسکۆ و واشنگتن چەند کۆبنەوەیەکی نهێنیان ئەنجامداوە بۆ ئەوەی ئەم جەنگە ڕابگرن واتە دەتوانین بڵین ومێدی ڕێککەوتنیش بە تەواوی هەڵنەستاوە و بە تەواوی بەلاوە نەنراوە. زۆر باشە سپاس بەڕێز دکتۆر ئیقبال دوورە چاودێری سیاسی کە لە مۆسکۆوە لەگەڵ کوردستان 24